سیویەکەمین پاڵەوەندی شەترەنجی ڕاپیدی خانزاد بەڕێوەچوو بۆ یەکەم جاریش پاڵەوەندەکە تایبەت کرا بە تەمەنی خوار تەمەن 25 ساڵان لە شاری هەولێر یاریەکانی سیویەکەمین پاڵەوەندی شەترەنجی ڕاپیدی خانزاد دوای 2 ڕۆژ لە ڕکابەری بێز لە نێوان 44 یاریزانی کڕوکچی تەمەن خوار 25 ساڵان پاڵەوەندەکە بە کۆتات. پاڵەوەندەکە بە سیستمی سویسری و بە 9 ڕاوند با کاتی 15 خولەک و زیادبوونی 10 چرکە بۆ جوڵەیەک ئەنجامدرا. دوای تەواوبوونی پاڵەوەندەکەش بە ئامادەبوونی ئەندامانی دەستەی کارژێڕی یانی شەترەنجی خانزاد و سپۆنسەری پاڵەوەندەکە خەڵاتەکان دابشکە. بابەر بەختیار توانی پلەیەکەم بەدەست بێنێت و سارا مەسعود پلەی دووەم و پۆڵە ئازادیش پلەی سێمی بەدەستێنە. هەدەف لەکردنەوەی ئەم پاڵەوانەتیە چکە یاریزانەکە شەبابەکانمان بۆ بەرارماندەکە خوار 25 ساڵی بۆی زیاتر یاریزانە لاوە بەسکە شێرەکان ئیسفادەی لێ بکەن چونکە ئێستا زۆرێک لە زۆریان خەریکی ڕاهێنانن جاچ بۆ زۆری ئۆنلاین بێیان هەر کەس ڕاهێنەری خۆی هەیە یان لە هەر شوێنێک تەمرین دەکەن. ئەگەر هاتو تۆ تەمرین بکەی بەڵام ئەگەر پاڵەوانەتی بەشداری نەکەی هیچ ئیسفادە لە تەمرینەکان ناکەی. بۆیە ئێمە وەکو یانی شەترەنجی خانزاد پێمان باش بوو کە پاڵەوانێتێک بکەینەوە نێودەوڵەتی بێ و تایبەت بێ بە یاریزانی خوار تەمەن 25 ساڵ بۆی هەم یاریزانە لاوەکان من ئیسفادەکەن هەم پۆلینی نێودەوڵەتیان بەرزکەنەوە هەم خبرەی زیاترش پێیا بکەن و هەم احتیکاکی لەگەڵ یاریزانی تر دروستکەن بۆ ئەوەی ئەو ڕاهێنانی کە کردویانە ئیسفادەی لێ بکەن. جێگای خۆشحاڵی ئەو پاڵەوانتێنە سیویەکەمین پاڵەوانەتی ڕاپیدی خانزاد بوو کە ئەمجارە بە شێوەیەکی جیاوازتر ئەنجامدرا کە پاڵەوانتەکە خوار 25 ساڵ بوو. توانین پلەی یەکەم لە سەر ئاستی پاڵەوانتەکە بەدەست بێنم بە کۆکردنەوەی 8 خاڵ و زۆر سپاسیانەی خانزاد دەکەم کە ئەمجارە ئەو پاڵەوانەتی بۆ شێوازە ئەنجامدا کە شێوازێکی نوێیە هیوای سەرکەوتن بۆ گشت یاریزانەکانی تر دەخوازن.